ئەوە سینە بەس کوالیتەکەی زۆر چاکە ئێستا ئەومانەیە ئەم سینیە ئێمە لەو بازارنە لە نەوتویەکەوە لێرەینا بازارێکی کۆنی فافۆنانە ئەنی بەناوبانگە لە کوردستان و خەڵک لە شارەکانی زۆر دێن لە دیانەی لە ئاجۆمەران لە زاخۆ هەتا دەگاتە حدودی منطقەی عارەبان زۆر دێن لە کەرکووچێ دێن خەڵک زۆر دێتن ئاشای لێر دەبات لەبەرەوەی بازارێکی کۆنە و ئەشایەکەی مەهەرزانترە مەنزەرمانەیە فافۆنە پاکستانیمانەیە هیندیمانەیە عراقیمانەیە ئەنوا و ئەشکال فافۆنمانەیە بە تایبەتی بۆ ئەشای ناومان تقریبا نزیکەی 50 ساڵە لەو منتیقەیەمە هەر جارێکی بمێ بازاڕی منزەڵ و ئەو شتانە بکەم هەر لێرە کڕیم لەبەر ئەوەی هەرزانە و دەتوانم بڵێم لە زۆر لای دوورەوەش لە دەرێ هەولێرش دێنە ئێرە بازاڕی دەکەن ئەن ئێستا ئەمە زۆر جار بە حکمی ئەوەی کە چەند ساڵێکی کۆنە لێرەمە لەگە دوکاندارەکان ئاشناییم هەیە و دۆستایەتیم هەیە لەگەریان بینیمە مشتری مەسەلەن لە دیانە هاتیە لە مێرگە سۆر و لەو ناوانە هاتیە لە کەرکووک هاتیە لە هەموو جێک هاتیە بەس لەبەر ئەوەی هەرزانە و تشتەکانیشیان باشە. Det är första gången jag åker skridskor här. Jag har aldrig åkt skridskor här förut. Jag kommer inte ihåg senaste gången jag åkte skridskor. Ja, Sverige är ett väldigt kallt land. Men det har ju sina charmanger också. Att man kan åka skridskor och skidor och det är väldigt mysigt. Vi brukar vara här, ja men vi är nog här 4-5 gånger på en vinter. Och då har vi barn från 10 upp till 17. Så det är trevligt. Det är en härlig atmosfär att åka i det här. Vi är här för att åka lite skridskor ikväll, ha mysigt med barnen. Jag med min bror, jag med min flickvän, svägerska. Alla barn är här, vi ska ha superskoj. احنا جايين هنا من ربيعة على مطعم كردي اكل ما درجة ولا كل زين كلش نظيف ومرتب حلوة الاكلات مالتهم اكلات شعبية حلوة. وربيعة وأوروما وعالم قطمت كات حكومات وكاد عسكر وجيش وشرطة وهميتنا نكما مطعم وما بزدحوما ويبشولا بوريو بماتيت هميتنا نكما شو اللي ما يبوشوا فيش افريقيا بابو ان شاء الله شو اللي قوية اللي هيتو شو اللي جاي اوروما